إمامي أنس رضا ورحمتي خوای لێبێ ئەو گەنجە ئەو لاوە کە لە ماڵی پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم گەورە بووە فەرمووی شتێک دڵی مسلمانان زۆر خۆش بکە پاش ئاینی ئیسلامی پیرۆز بە گەورەیی هیچ شتێک لای ئێمە خۆشەویست نەبووە وەکەوەی کە خۆشەویستی پێغەمبەر بووە صلی الله عليه وسلم هاتووە بۆ لای هەر یەکێ لە سەحابەیەک واتە ئاینی ئیسلام پاشان ئەسحاب و یاوەران خۆشەویستترین شت لایان بووە پێغەمبەری نازدار بووە صلی الله عليه وسلم خۆشیان گەرەکە لە هەموو دنیا و تەنانەت لە خۆیان و ماڵ و مناڵیان ئەم قسە جوانە و شیرینەی کە فەرموو لەسەر ئەو فەرمایشتەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کابرای دەشتەکی کابرای ئەعرابی هاتە خزمەتی رسول الله صلی الله عليه وسلم فەرمووی ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم متى الساعة کەی قیامەت هەڵەسێ ئەی پێغەمبەری خوای صلی الله عليه وسلم فەرمووی چیت بۆ ئامادە کردووە بۆ ئەو قیامەتەی کە خوای پەروەردگار باسیەکە مسقالە زەڕەیەک لە هەموو بەندێک کە حەقی کراوە لێی نەحەقی لێ کراوە بەندەیەک لێی دەسێنرێتەوە درێتە خاوەن حەق ئەوش فەرمووی ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم شتێکی وام نییە بۆ قیامەت ئامادەم کردبێ إلا ئەوە نەبێ حب الله ورسوله واتا خۆشەویستی خوای پەروەردگار و خۆشەویستی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پێغەمبەری خوای صلی الله عليه وسلم ڕووی تێکرد و فەرمووی بەم کابرای دەشتەکی عرابی واتا نەخوێندەوار بووە لە دەرەوە هاتووە خەڵکی شار نەبووە فەرمووی تۆ لەگەڵ ئەو کەسای کە خۆشت گەرەکە یعنی لەگەڵ خوددا و لەگەڵ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم مەبەستی خۆیە ئیمانداران ئەم پێغەمبەرە نازدارە خوا لە قورئاندا منەت ئەکا بەسەرماندا منەت ئەکا بەسەرمان ئێمە لقد من الله علينا خوای پەروەردگار ئەم پێغەمبەرە نازدارە صلی الله عليه وسلم لقد جاءكم رسول من أنفسكم لنفسي خوتان وكيوا بشرا ولا خوتان هەڵی بژاردووە لە نەسەب و حەسەبێکی پاک پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هەڵبژاردووە ئەو پێغەمبەرت ئەگەر لە دڵەوە ئیقرارت نەدابێ ئەو دڵە ئەگەر بە زبان خۆشەویستی دەرنەبڕێبێ ئەگە بەکار و کردار هەوڵ نەدەی بۆ خۆشەویستیەکەی بترسە لە ئیمانەکەی خۆت بۆیە زانایان ئەمەیان وتووە خۆشەویستی پێغەمبەر ئەم سیانە ئەگرێتەوە مسلمانانی ئازیز هەر ئەوە نییە بە زبان بڵێ خۆشەویستی پێغەمبەر ئەوەیە لە دڵا ئیقرار بکە لە دڵا قەرارت دابێ ئەم دڵە جێی هیچ کەسی نابێ جگە خوددا دوای خوددا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەبێ ئەو دڵت وابێ ئەگەر وا نەبێ مراجعی ئیمانەکەی خۆ بکە وریای ئیمانەکەت بە دووەمیان ئەو زبانت چونکە ئینسان هەر کەسێکی خۆشگەرێک بێ زۆر جار یادی ئەکاتەوە زۆر جار باسی ئەکا ئەو زبانەش ئەگەر ذاتی ئەو ناوی ئەو گەورەی ئەو لەسەر زبانت کەسێکی تر زیاتر بێ مراجعی ئیمانەکەی خۆت کە کار و کردارت ئەوەی کە ئەنجامی ئەدەی ئەگەر لەو خۆشەویستتر نەبێ لەوا زۆرتر نەبێ ئەوە لە ئیمانەکەی خۆت بترسە چونکە ئەسحاب و یاوەران ئەمەیان کردووە ئیمامی عومەر هات وتی ئەی پێغەمبەری خوا واللهی تۆم لەسەر ئەم دنیایە بە ئاسمانەوە بە مناڵەکانم بە ماڵم بە عەشرەتم بە بنەماڵەم بە قەومم بە گەلم بە هەر کێ ئەڵەی لە هەمووی خۆشتر خۆشەویستترە ئەی پێغەمبەری خوا ئیقراری دڵی دا ئیمامی عومەر پێغەمبەری خوا وتی ئەی خۆت ئەها پێغەمبەری خوا چۆنە فەرمێ ئەی لە خۆت من لە تۆ عومەر لە نەفسی خۆت خۆشتر گەرەکە عومەر یەکلای کەرەوە ئیمامی عومەر کەمی ڕاوەستا وتی عومەر ئەگەر لە نەفسی خۆت منت خۆشتر نەگەرەک بێ یەمان ئیمانت تەواو نییە ئیقراری دڵ ئیمانداران چەندێ گرنگە کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەگە باسکەینەوە بینەوە ئیمانداران تەماشاکە ئەو دوعایانەی کە من و تۆی کەین
حەزەکەی هەموو ڕۆژێ دوعا بکە. پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی الصەلاة وەسەلام ئین الدعاء موقوف بین السماء والأرض، کە دوعا دەکەی دەچێتە ئاسمان، نێوانی ئاسمان و سەرزەوی. لەورا ڕایەگرن ئەگە سڵاواتی پێغەمبەری لەگەڵا نەبێ ناچێتە ئاسمان، قبوڵش نابێ و مەلایکەش وەری ناگرێ و ڕەدەبێتەوە. سێ گەورەیە و پێغەمبەرە بکە عەلەیهی الصەلاة وەسەلام. هەر دوعایەک دەکەی تۆ فکرکردەوە هەر عیبادەتێک دەکەی ناوی ڕەسوول اللهە بێت یابێ، بانگ ئەدا ئەبێ ناوی پێغەمبەری تیابێ، دوایەوە دوعای وەسیلەکە ئەبێ ناوی پێغەمبەری تیابێ، قامەتەکە ئەبێ ناوی پێغەمبەری تیابێ، نوێژەکەت ئەبێ ناوی پێغەمبەری تیابێ، کۆتایی نوێژەکە سڵاوات بە دیاری پێغەمبەران نەبێ نوێژەکەت دروست نییە. ئیماندارە تەماشاکە ڕەسوول الله صلی الله علیه وسلم هەرەوە نییە شتێکی سادە بێ. ئیمانداران بەداخەوە ئەمڕۆ مسلمانی ئەمڕۆ زۆر بە سادەیی وەری دەگرێ. ئێستا باستان بۆ کەم ئەسحاب و یاوەران چەندێ پێغەمبەریان خۆشگەرەکە، خۆت بدە لە قەپانی ئەم سەحابانە، ئەوەی کە ئیدعایەتی شوێنکەوتووی پێغەمبەرەکە بزان دەرەچێ لەگەڵ سەحابەدا، بزان ئەوەنەی سەحابە پێغەمبەری خۆشگەرەکە. نە وەڵڵاهی هیچ کام لە ئێمە ئەوەنەی سەحابە پێغەمبەری خوا بە دڵ بە گیان بە ڕۆح بە ماڵ بە هەموو شتێ پێغەمبەری خۆش نەگەرەکە. چونکە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم تایبەتمەندی بووە لای سەحابە. بۆیە وتیانە ئیمامی ئەنەسە فەرمی ئەی پێغەمبەری خوا ئامۆژگاریم بکە، ئەی پێغەمبەری خوا ئامۆژگاریم بکە. چی بکەم؟ پێغەمبەری خوا فەرمووی هەر کەسێ منی خۆشگەرەک بێ لە دڵەوە ئەوە لەگەڵ مندایە لە بەهەشتا. ثەوبان ڕەضا و ڕەحمەتی خوای لێبێ لە ناو سەحابەکانە زۆر جار باسی خۆشەویستی پێغەمبەرە کرێ، باسی ثەوبانە کرێ. ئەو ثەوبانە بێنە بەرچاوت ئەڵێ ڕۆژێ لە دیداری پێغەمبەرا بوو صلی الله علیه وسلم، لە خزمەتیا بوو، ئێمە نەمان بینیە، ئەبێت شەنێ تامۆزرەی بینینی ڕەسوول الله بکەین صلی الله علیه وسلم. ئەم سەحابە نازارە بەردەوام لە خزمەتیا بوو، دانیشت بەس تەماشای ڕوخساری جوانی مبارەکی پێغەمبەریە کرد عەلەیهی الصەلاة وەسەلام، چاوەڕێیە کرد ئەو وشە شیرینانە لە دەمی پێغەمبەر، لە دەمی مبارەکی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بێتە دەرەوە گوێی لێبێ، وەک ئاوێنەیەک تەشبیه نەبێ، تەماشا بکە، هیچ ئیشی نەبێ، کاری نەبێ، بەرامبەری ڕەسوول الله ڕاوەستاوە بەس بۆ ئەوەی خۆشەویستی ناتوانێت چاوی لە ڕەسوول الله لابدا، ناتوانێت ڕومەتی لە ڕومەتی لادا. ئەمە نەخۆشی گەرەگە. ڕۆژێک ئەڵێ پێغەمبەری خوا لێی دوور کەوتەوە، ڕۆیشت هەتا شوێنێ و گەڕاوەوە، ثەوبانی بینی ڕەنگی گۆڕاوە، ڕەنگی تێک چووە. وتی ثەوبان ئەوە چییە؟ ئەم حاڵەتە چییە بۆ هات لێ هاتووە؟ وتی ئەی پێغەمبەری خوا کاتێ تۆ ڕۆیشتی یادم کردەوە، ئێستا تۆ لەگەڵ مای ئۆقرە ناگرم، ئەڕۆیە تا شوێنێ دەیتەوە لە ژیان ما ئۆقرە ناگرم، ناتوانم هەر چاوەڕێی بینینی تۆ و لە خزمەتی تۆدا دانیشم، لە قیامەتە تۆ جابیتە لێمان یەکەم کەسیە چیتە باشتەوە، من چۆن لە قیامەتە ئۆقرە بگرم چاوەڕێ بکەم بگەمە دیداری تۆ؟ ئەوش فەرمووی ثەوبان جبریل هات خەبەری پێدام، پێمی وت ئەوەی تۆی خۆشگەرەکە، بە تایبەتی تۆ ئەو کەسەی لەگەڵ پێغەمبەرانی و تایبەت لەگەڵ منایی. ثەوبان لە خۆشیدا نایزانی چی بکە، ئۆقرەی زیاتر لێ بڕا. بۆیە ئەمە ئەسحاب و یاوەران ئاوا پێغەمبەریان خۆشگەرەک بوو، نەک لە ساڵێکا ڕۆژێک یادی پێغەمبەر هەمومان چنگ بنین لە یەک ژمێن بدەین، قسەی ناشیاو بکەین، ئەو بڵێ حرامە و ئەو بڵێ حەڵاڵە و ئەو بڵێ فلانە چێ بۆ دۆزەخ و ئەو بێژە فلانە چێ بۆ جەهەنەم و خەڵکە دیە خۆشەویستی پێغەمبەر دەبڕێ بچێ بۆ جەهەنەم. لا حول ولا قوة إلا لم زمانە، لەم سەردەما، لەم مسلمانی سەردەمەی ئەمڕۆ لە شوێنی پێغەمبەرە ڕاوەستێ ژمێن بدا، خەڵک بنێرێ بۆ ئاگر، خەڵک بنێرێ بۆ جەهەنەم، بڵێ ئەوەی ئەوا بکە وا بکە چێ بۆ جەهەنەم. شتی کەی پێغەمبەری خوا وای وتووە، ڕۆژێ لە ڕۆژان لە وتە شیرینەکانی پێغەمبەری خوا کەی ئەوەی خەڵکی ناردووە بۆ جەهەنەم، خەڵکی فاسق کردووە، خەڵکی مبتەدیع کردووە، خەڵکی ضاڵ کردووە، کافر کردووە. ئەمە کەی ڕێبازی پێغەمبەرە؟ وەڵڵاهی حاشا بەلیلا ئەمە ڕێبازی پێغەمبەر نییە. پێغەمبەری خوا ئەوانەی عەزیەتیانەدا دوعای خێری بۆ کردن. ئەچی جا تۆ ئەمڕۆ مسلمان پۆل خەڵک بنێری بۆ جەهەنەم و بۆ دۆزەخ وا بزانی ئەوەی کە ڕاست بێ بەس تۆی گشتی لە دۆزەخ و لە جەهەنەما سرەی گردووە، تۆش لە باشتەکەی خوا و پاوبەری نادانیشتووی. کەی وا بۆ ئیمانداران؟ پێغەمبەر هاتووە بۆ ئەمە، ڕەسوول الله هاتووە بۆ ئەمە. ئاوا بکەین ئەوانەی کە بێدینن قەشبەریمان پێ بکەن، گاڵتەمان پێ بکەن، بڵێن ساڵەکە ڕۆژێ لە دایکە بێ سێر مسلمانان نیشتنەتە زگیەک،
ئاوا گەرەکمانە مامنان پێ بڵێ ئەوەی دوژمنە شایەتی بۆ پێغەمبەرەدا، ئەوەی پێغەمبەر ناناسیە شایەتیەدا. توخوا گوناح نییە من و تۆ کەشتێ بکەین ڕەسوول الله صلی الله عليه وسلم ناشرین کەین، دینەکەی ناشرین کەین، هەر شتێکەکەی بیکە بۆ خۆت، هەر شتێ نایکەی مەیکە بۆ خۆت، بەڵام ئەوە فیتنەی سەر زەمان مە بۆ ئەوەی بە ڕاست و چەپە هەموو خەڵک بەخرا بزانی، وا دەزانی هەر تۆ چاکی هەموو دنیا لە جەهەنەما سرەی گردووە. باوا نەبین، وازبێری لەمانە ئیمانداران. ئەو قورئانە عەزیمە، ئەو حەدیسەی مبارەکی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، خوای گەورەیشی لە فکر ناچێت. لە ئاەتە هاتووە ئەوەی چاک و باشە دیاری کردووە، ئەوەی خراپە دیاری کردووە، و هەندێکی مسلمان تێناگا لە دوایەوە تەواوی کە هەندێ شتشەیە خوا بێدەنگێڵ بژاردووە، پێغەمبەر بێدەنگێڵ بژاردووە، تۆ لە خوا و پێغەمبەر زیاتر ئەزانی قسەی تێاکەی؟ تۆ لەو حەمکە عالم و دانا و زانا و حەکیم زیاتر ئەزانی؟ کورە تۆ چی ئەزانی؟ کورە ماڵی خۆت مەڕمێنە، ماڵی خۆت مەڕمێنە بەناو خواوە قسە بکەی، ماڵی خۆت مەڕمێنە بەناو پێغەمبەرەوە قسە بکەی. بە قورئان هەمووی لە قیامەتا یەخەتەگرن. خوا بە گەورەی خۆی قسەی تیان نەکردووە، پێغەمبەر بە گەورەی خۆی قسەی تیان نەکردووە. ئەم شتانە وازی لێبێرە، ئیشی تۆ نییە، خۆت گونەحبار مەکە، دڵی مسلمانان مەڕەنجێنە لە خۆت، ئەمانە ئیشی تۆ نییە بۆ خۆت. دانیشە ئەوەی قەناعەتت پێیەتی ئەوە بکە و مقابلەکەش ڕێز و احترامی مقابلەکەش بگرە. دینی ئیسلام هاتووە بۆ تەبایی، دینی ئیسلام هاتووە بۆ پێکەوە ژیان، دینی ئیسلام هاتووە بۆ ئەوەی نەک ئیسلام هەموو دیانەکانیش کۆکاتەوە لەژێر باڵی خۆیان و چەتری خۆیان بۆ ئەوەی ژیانێکی خۆش و ئاسوودە بداتە خەڵکی. خوای پەروەردگارە فەرمێ هەر کەسێ بە قسەی پێغەمبەر بکە عەلەیهی السەڵات وەسەلام، من يطع الرسول فقد أطاع الله، هەر کە ئیطاعی پێغەمبەر بکە ئیطاعی پێغەمبەر خوای گەورەی کردووە. واتا بە قسەکردنی ڕەسوول الله صلی الله عليه وسلم، بە قسەکردنی خوای پەروەردگارە. یەکێ لەوانە برازا یان برای زەید بن حارثە ئەڵێ چیمان کرد بۆ ئەوەی ئەم پیاوە بەڕێزە یان بۆ ئەوەی کە هەڵی بژێرێ لەگەڵمانە بێتەوە دوورکەوێتەوە لە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، بەڵام ئەوە بوو دوور نەکەوتەوە. ئەمجا فەرمن ئەسحاب و یاوەران لە خۆشەویستی پێغەمبەری نازدارە صلی الله عليه وسلم. ئەفەرمێت محەممەدی بن حەنەفی ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ کاتێ منداڵێکیان هەبوو، ئەڵێ ئەم منداڵە ناویان ئەنا زۆرینە بە ناوی پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم. ئەزانن ئێستا 25 ملیۆن زیاتر بەسەر و ناوی پێغەمبەر هەیە عەلەیهی السەڵات وەسەلام لە دنیادا، چونکە ئەو ناوە زۆر گەورەیە، نابێ هەرکێ ناوی محەممەد بێ نابێ پێی بڵێ حەمە. زۆر جار ئەم لەفزە بەکار دێرن، نابێ لەبەر گەورەی پێغەمبەری خوا کاتێ ناوی پێغەمبەر ئەڵێی ناوێ بڵێ محەممەد. ئەگەر ئیمام بی، خەتیب بی، حاجی بی، مەلا بی، شێخ بی، دەروێش بی، مسلمانی سادە ناوی محەممەد بەڕووتی بە تەنیایی نابێ بڵێ. وتت پێغەمبەر ئەبێ بڵێ صلی الله عليه وسلم، یان ئەبێ بڵێ لەفزێ جوانی بەکاربێنی لەگەڵیا، پێغەمبەری خۆشەویست، پێغەمبەری نازدار. ئاوا ئەبێ تعبیرێکی جوان بۆ پێغەمبەر بکەی صلی الله عليه وسلم، نابێ بە سادەیی ناوی پێغەمبەر بەسەر زبان تا بڵێ، چونکە ئەو ناوە خوای گەورە گەورەی گردووە، ئەبێ ئێمەش بە گەورەی ڕایگرین. ئیماندارانی خۆشەویست، یەکێ لەوانە فەرمێ ئەبێ بەیانی ئەسفەهانی فەرمێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، هەندێک شتێ ئەمڕۆ باسی کەین لەوەیە زۆر جار بێژن مەلاکەش عەقیدە و بیر و باوەڕی تەواو نییە، بەس نازانێ خۆی بێ ئاگایە لە حەدیث و لە فەرمایشت و لە قەول و لە ئەوەی لە تاریخ و لە سیرە هاتووە بڕۆ بخوێنەوە زیاتر بزان چییە بینی بەرچاوت ئینسان هەتا بخوێنێتەوە وەڵێ هیچ نازانم، بەس کە ئینسان نەیخوێندەوە وەڵێ عالم و زانام. تەماشای ئەم کەڵە پیاوانەکە چۆن ڕەسوول الله صلی الله عليه وسلم هەڵانگرتووە لە دڵیاندا. ئەفەرمیان پیاوە محەممەدی بن ئیدریسی شافعی، ئیمامی شافعی ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ، خزبی ئەو پیاوە بووە. فەرمێ لە خەو دابینیم، وتم ابن عەم واتا کوڕی مامەی، ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، کوڕی مامەم ئایا لەو زەمانەدا کە وەفاتی کردووە باسی ئەمەمان بووەکە بماذا یا رسول الله صلی الله عليه وسلم أنه قال، باسی محاسبە ئەڵێ لە خەو دابینی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هاتە خەوی، فەرمووی فڵان کەس خوای گەورە تۆی
برازاکات بێژین خستێتە باشتەوە بدون حیساب فرمووی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هۆکار و سەبەب چییە ئەو کراوەتە باشتەوە بدون حیساب پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فرمووی بەوەی زۆر کە سڵاواتی بە دیاری مندا ئەدا بەڵام سڵاوات چی سڵاواتێ ئێستا ئەڵێن هەر نەڵێ اللهم صل على محمد وعلى آل محمد لەمە زیاتر سڵاوات نابێ شێوازی تر بڵێ ئەوە لە تەحیاتایە بەڵێ لە تەحیاتە بە شێوازە نەبێ نابێ بەڵام لە شوێنی تردا ئەتوانی بە چەندەها ڕیوایەت هاتووە ئەتوانی سڵاوات بڵێ بە شێوازێکی تر پێغەمبەری خوا داوامان لێ ئەکا سڵاوات بدەینە دیاری خۆی ئالوبەیتەکەی وەچی وە بنەماڵەکەیشی حەدیسەکەش صحیحە بەڵام ئەمە لە تەحیاتە ناوترێ چونکە تەحیات مەوقوفە و دیاری کراوە و ئەبێ وە خۆی بڵێ وشەیە نابێ زیاکەی وشەیە نابێ کەمکەی بەڵام لە هەندێک شوێندا بە شێوازی ترجا دەڵێ چونکە ئیسە تۆ وشەی سەید یعنی گەورە پێغەمبەر خۆی ئەڵێ من سەیدم تۆ ئەڵێ وەڵا کاکە ناوێ پێی بڵێ سەید ئێوە لە حەدیسە هاتووە پێی بڵێ خۆی ئەڵێ ئەمانە ئەبێ هەر کەسێ بۆ شوێنی هەر حەدیسێ بۆ شوێنی خۆی نابێ یەک حەدیس بێری تعویقیمی کەی لەسەر هەمووی ئەوە تۆ نەزانی تێناگەی لە علمی حەدیست نەخوێندووە هەر حەدیسێ لە شێوازی خۆی داهانەی لە شوێنی خۆی داهانەی ئەگە علمی حەدیست خوێندبێ ئەزانی حەدیسەکان لەکوێ هاتووە و لەکوێ داهێنەی بەس من چی بکەم کە تۆ نازانی علمی حەدیست هیچ نەخوێندەتەوە نازێنن شێوازی حەدیسەکان شێوازی صحیحەکان و ضەعیفەکان و شاذەکان و عامەکان و خاسەکان لە یەک ناکەیتەوە من چی بڵێم لەگەڵ تۆیە ئەگە دوو قسەش بکەم تووڕە ئەبی و لەوەیە شێوازێکی تر جوابم دەیتەوە بۆیە منیش پێدەنگی هەڵەبژێرم و ناتوانم بەرامبەر تۆ قسە بکەم چووکە وەک علم و زانت نایتە پێشەوە ئیماندارانی خۆشەویست ئەم پیاوە فەرمووی ئەم پیاوە سڵاوەتەکەی ئاوا داوە ئازیزان فەرمووی اللهم صل على محمد كما ذكر الذاكرون سڵاواتە دەمە دیاری پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بە ئەندازەی ذیکرەکانی خوا لەسەر زەویە دایناوە ئەمجا فەرمووی سڵاواتی داوەتە دیاری منە پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام بە ئەندازەی ئەوەی لەسەر دونیا و لە ئاسمانە غافڵە لەخوا ئەڵێ بە بۆنی ئەم زیکرەوە ئەم سڵاواتەوە خوای گەورە حیساب و کتابی لەگەڵا نەکرد و ناردی بۆ باشت ئیمانداران ئەمان چۆن بوونە بچینەوە بەلای ڕەسوول الله صلی الله عليه وسلم حديثك ترتان باباس كم عزيزان خوشويستان أنا سيجريت ولا الباني بصحيح هاتوا جماري حديثك دوصت واشتا لا ابن كثيرش هاتوا شوا إسنادك صحيحة لشرط مسلمة أما أفرمي پیغمبری خوا صلی الله علیه وسلم روز يتراشي کرد اشو لاي حلاقي او كات يتراشي کرد اصحاب ياوران بدوري الرا واستابون نان لا توكي مباركي سري بكيوت الزوي هميان ايان قردوا هميان ايان قردوا ام حديثه صحيحه ايمان داران لقالو حديثه كي تردا كبيغمبري خوا دزنيوجي قرد نان لا اي مباركي دزنيوجي بيغمبر بكيوت الزوي لقال حديثك كذا صحيحة كبيغمبري خوا رأي أكد همو صحابة بريت كي يوارو يشتن أمرو أمانة بكي شيت بيالين إيمان داران مسلماناني أمرو شيالين علينا كابرا نوعك لا حول ولا قوة إلا بالله أمانة همو حديث إيمان داران زور جار باسش ناكري باس ناكري بمسلمانان إشارنا وهندكش أقبلنا وإيمان داران دايك عائشة فرمي كافرت يا تلايم وتي قبري مباركي في غمري خوا صلى الله عليه وسلم بين بيشان ده الله بيشانم ده شو أسر قبري في غمري خوا صلى الله عليه وسلم أما نقريا تامرت أما نقريا وفي غمري خوا تا وفاتي كرام جنا لسر قبري مباركي في غمري خوا صلى الله عليه وسلم تخوا إيما خوشويستي إيما إلك شو آن لك شو تخوا إيما لدولة نين وآن لدولة نين تخوا خوشويستي اما بزبان نیه تخوا قيتا دلمان من قناعاتم وايا لوي خوشويستي في غمان نيتا قرقمان راوستا ونشوة خواروا اما رسول الله من جاري نناسيوه باما مراجعي خومان بكين او في غمر ناس دارا بجواني بناسين مراجعي بكينوا اقا بكينوا زو فراوانا بين مشك من زو فراوانا بي قبراء بي ايمان داراني خوشويست بويا فرمي پیغمبر خوا صلى الله عليه وسلم للشر احد كاتي پیغمبر خوا وتيان لشر احد شهيد بو بريندار بو كوت شالكوا
ككاتي كوتا شالوا دوري بيغمري خوا شول بو كافر كانش هجوم يعني أنا بيغمري خوا ملائكة دفاعي لك شن صحابيك نبي وقعوا بالاواني كيك لصحابة كان بشتي مباركي كرد درع لبيناي رسول الله صلى الله عليه وسلم دقاني مباركي بيغمري خوا شكان ديان رمتي مباركي زامار بو أصحابه يا وران هاتنا ولا تاريخ أبرو خينوا عليه أو خوێنانەی کە هاتە دەرەوە سەحابە بە زبانیان ئەیان لێساوە ئەیان لێساوە لە خۆشەویستی رسول الله صلى الله عليه وسلم وەک ئەوەیە ئەمان تەقسیریان کردووە لە حضوری رسول الله صلى الله عليه وسلم ئیمانداران ئەگەر باسی خۆشەویستی بکەین ئەگەر باسی ئەصحاب بکەین چی کردووە بۆ پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم بە قورئان ئەگەر داوەنەی تری بۆ بکرێ ئەڵێن ئێمان کەمە هەموومان بەڵام ئێمە زۆر جار تێنەگەیشتوین نەگەینێتە عاشق و مەشقوقی خۆی چۆن کەسێک بێ کەسێک ئیدارە ناکا بۆیە ئەوە ئەستا ئێمە کاتێ ناوی پێغەمبەر ئێنین بڕواتە نابی ئەو پیاوەڕی سپیانە ئەوانەی زۆر بەتەمەنن کە ناوی دێنی تەماشای کە بە گوڵ ئەگیرێ والله ئەوە نیشانەی ئیمانە لە دڵیا بەڵام ئەو دڵە ڕقەی من و تۆ نی سەعاتە سەعاتێ دوو سەعات باسیەکەین دڵە ڕقەکەی من و تۆ ئەسێ بە چاومانە نایەتە خوارەوە خۆمانش بە دیندارە زانین خۆمان بە خوێنەوارە زانین لەوەیە جەبعدە جارش گاڵتە بکەین دڵێ ئەم پیاوە بەتەمەنە چییە زانێ والله ئیمانی ئەو کە ئەو دڵێ ئەوە ناکوڵێ بۆ ڕەسوول الله من و تۆ ڕبیع دڵی ئەو ناکوڵین خوا دڵێوێ خوا چێوێ قسەی زلی ناوێ دوو لە ڕوو جەنابتان خوا دیمەنی ناوێ خوا ئەم لاشەی ناوێ هەم مردی یەکسەر ناو گڵا لە ئەم شیەکەم شەو هەرچی کرم و مارێوێتە میێوانی خوا ئەو دڵە پاکە ئێوێ لە دڵ تا چەنێ ڕەسوول الله خۆشگەرەکە کەواتە ئیماندارانی خۆشەویست خۆشەویستی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە دڵمانە ڕاگرین و باسی بکەین ولەو شوێنانە کۆبینەوە کە یادی پێغەمبەرە صلی الله عليه وسلم تۆ بۆ خۆشەویستی پێغەمبەر کۆ ئەبیتەوە خۆ بۆ کەسێکی تر نە ئیمانداران ئەگەر بۆ مەجلیسە نەبێ بۆچی مەجلیسێک با ئێمە خەڵکێکی وایە ئەمڕۆ دڵی هاوە شتێکەوە لەبەر خاتر خەڵک نایکە ئەزانن ئەو شرکە تۆ ئەگە شتێ لە ترسی خوانت کرد شرکە ئەگە شتێکشی لە ترسی خەڵکیانت کەدا شرکە ئیمانداران ئێمە شۆنکەوتووی ڕەسوول اللهین من پێغەمبەرم خۆشگەرەک دەری ئەبڕم بە ئاشکرا هاوارەکەم پڕ دەم لەوە زیاترش پێغەمبەرم خۆشگەرەکە و لەوە زیاترش ئامادەم خۆم ماڵم مناڵم ئەوە شەمە بیکەمە قوربانی و بیبەخشمش و بیدەمش وەک پیاوچاکان وتیانە ماڵی دنیامان بێ هەمووی ئەوەنەی کێوی ئەحەد بێ ئوحد بێ هەمووی ئامادەین بیبەخشین لە پێناوی خۆشەویستی پێغەمبەرە صلی الله عليه وسلم بەڵام بدون خرافات بەڵام بدون شتێکی ناشەرعی لەوە زیاتر تێپەڕکە هەندێک شتەیە چاکە و هەندێک خراپە ئێمە هەمووی نەکەینە یەکا بڵێین دنیا هەمووی خراپە و وەڵای چاکەی تیانەما بۆیە خوا غەزەبمان لێگرێ خوای گەورە ڕەحم بە هەموو لایەکمان بکە عاقیبەت خێرمان بکە